حەسەن کامکار مامۆستای بێمامۆستا لە سەردەمێکدا کە کوردەکان میوزیکیان بە دەستکاری بێگانە و بە شوورەیی دەزانی ئەو بوو بە داڕێژەری ڕێچکەی میوزیکی کوردی و هونەرێکی باڵا. حەسەن کامکار لە ساڵی 1923 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ئەو کاتێک مناڵ بوو خولیا و ئاواتی میوزیک بوو. ڕۆژێک لە دوکانی هونەرمەندێکی نابینادا بە ناوی عەلیخان ئامێرێکی سێتار دەکرێت. ئەمە دەبێتە یەکەم بەرکەوتنی ئەو بە ئالەتی موزیک. ئەو فرۆشیارە نابینایە دەبێتە هۆی ئەوەی چاوی میلەتێک بەڕووی میوزیکدا بکرێتەوە. حەسەن کامکار لە 12 ساڵیدا لە قوتابخانەیەکی میوزیک وەردەگیرێت بە ناوی میوزیک نظام. لە 17 ساڵیدا بە ئامێرەکانی ساز و ڤۆلیۆن ئاشنا دەبێت. ئەو ئامێرانە بە بێبوونی مامۆستا فێر دەبێت. ئەمەش بەڕاهێنان و هەوڵەکانی خۆی لەسەر ئەو نۆتە نووسراوانەی کە لێرە و لەوێ دەستی دەکەوتن. هەر لە لاویدا حەسەن کامکار بە بێبوونی مامۆستا دەیتوانی هەموو ئامێرەکانی سنتور و تار و سێتار و کەمانچە بژەنێت و ئامێرەکان کۆک بکات و ئامادەیان بکات. کامکار لە لاویدا چەندین گروپی میوزیکی بۆ منداڵان و کچان و لاوان دروست دەکرد و فێری میوزیکی دەکردن. ئەوەی کە گرنگ بوو هەموو کارەکانی بۆ خزمەتی هونەری فۆلکلۆری کوردی بوو. جارێکی تر و بە ڕەنگێکی تر هونەری کوردی زیندوو دەکردەوە. حەسەن کامکار باوکی هەشتنەوەیە بە ناوەکانی هۆشەنگ، بێژەن، پشەنگ، ئەرسەلان، قەشەنگ، ئەرژەن، ئەردەشیر و ئەردەوان. ئەو پیاوە جگە لەوەی مامۆستای دەیان هونەرمەندی گەورەی وەک مەزەری خالقی بووە، لە کۆتاییدا توانی لە نەوەکانی خۆی گروپێکی میوزیک بنیاد بنێت بە ناوی گروپی کامکاران کە هەر نەوەیەکی لەسەر ژەنینی ئامێرێک ڕاهێنا. هەر ئەمەش بوو بە کلیلی سەرکەوتنی گروپەکە. حەسەن کامکار هەم خۆی و هەم نەوەکانی یەک هەکبەی پڕ لە بەرهەمیان پێشکەشی هونەری کوردی کردووە کە بۆ هەمیشە وەک شانازیەک بۆ ئەم میلەتە دەمێنێتەوە. ئەم مامۆستا بێ مامۆستایە لە ساڵی 1992دا کۆچی دوایی کرد، بەڵام یاد و بەرهەمەکانی بۆ هەمیشە لە ناوماندا بە زیندووی دەمێننەوە.